ساڵانە لە سەرەتای مانگی شوبات ئەم بۆنانە بەڕێوە دەچن لە هەرێمی کوردستان کە تایبەتن بە پێکەوە ژیانی ئاینەکان هەروەها نەتەوەگرتوەکانش لە ساڵی 2010 ئەم هەفتەی دەستنیشان کردووە بە ناوی هەفتەی تەبایی نێوان پێکهاتە و ئاینە جیاوازەکان لە جیهان هەرێمی کوردستانیش ئەم یادە دەکاتەوە بەڵام تا چەند دەتوانراوە ئەم پرسە لە هەرێمی کوردستان بەرجەستە بکرێتەوە هەرێمی کوردستان چەندە گرنگی بە پێکەوە ژیانی نێوان پێکهاتە و ئاینە جیاوازەکان داوە بە تایبەتی کەمە لە ئەمری واقعیشتا دەبینین من زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەوڵەکان لەم بوارە و هەروەها جێپەنجەی هەرێمی کوردستان لە ئاستی وڵاتانی ناوچەکە و جیهاندا بەڕێز مەلا ڕعد عومەر بلی بەڕێوەبەری مزگەوتەکان و پشکنین لە وەزارەتی ئەوقاف لە هەولێرەوە لەگەڵم دەبێت ئەم کاتتان باش ئەمە بێ لە زاری جەنابتانەوە ڕۆڵی هەرێمی کوردستان لە پچەوکردنی بناغی پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکهاتە و ئاینە جیاوازەکان لە کوردستان بزانم تا چەندە هەوڵەکانی حکوومەتی هەرێم لەم بوارە سەرکەوتوو بووە. بەڵێ پێشەکی دەستی جەنابیشتان خۆش بێ بەخێر بێن. هەرێمی کوردستان وەکو دیارە لانەی پێکەوە ژیانە بۆ نەتەوەکان لانەی پێکەوە ژیانە بۆ گشت ئاینەکان کە لە هەرێمی کوردستان بوونی هەبووە لە سەردەمانی قەدیمە لە باو باپیرانمانەوە پێکەوە ژیان لە کوردستان بە تایبەتی پێکەوە ژیانی ئاینی ئەوە نەبێت کە ئێستا هەبێتن یان ئێستا دروست کرابێ بەڵکو لە سەردەمانی زۆر لە مێژە لە کوردستان هەبووە هەر لە شێخ عەبدولسەلام بارزانی و مەرحوم مەلا مستەفا و تا دەگات ئێستا کە جەنابی سەرۆک بارزانی پارێزەری ئەم پێکەوە ژیانە جوانەی ئاینی لە کوردستان بەڵام لە هەمان کادا ئەم پێکەوە ژیانە ڕەگی چەقاندووە لە ناو کۆمەلگا لە ناو تاک بە تاچی دانیشتوانی کوردستان بەگشتی جا بە کورد بە ئەوانەی ترکە لە کوردستان دەژین بۆیە ئەوەی کە کراوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەو ساڵانەی دوایی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیکی زیاتری بە بابەتی پێکەوە ژیان داوە لە بینی نەتەوەکان و ئاینەکان ئەوەی کێمە لە ئاینەکان باز بکەین خاتون لە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامی بوو گۆڕی بە کاروباری ئاینی بۆ ئەوەی شمولی هەموو ئاینەکان تر بکە کە لە ناو لە ژێر چەترێک کە پێی دەگوترێ وەزارەتی ئەوقاف لە حکوومەتی هەرێمی کوردستان جێگان ببێتەوە اینجا بەڕێوەبەراتی دوو بەڕێوەبەراتی گشتی بۆ برانی مەسیحی و ئێزدیەکان کراوە و بەڕێوەبەراتی بۆ ئاینەکانی تر وەکو جوو زەردەشتی و بەهایی و سابی ئەو کاکەی و ئانەش کراوە کەواتە هەموو ئاینێک ئەوانەی کە لە کوردستان هەنا و خەڵکی کوردستانن و لێرە هەبوونە بەڕێوەبەراتیان بۆ کراوەتەوە لە وەزارەتی ئەوقافەوە کە گرنگیان پێدراوە کاروباری خۆیان مەعابد و با بڵێن تووسە دینیەکانی خۆیان بەڕێوە دەبن خۆیان بڕیاری لەسەر دەدەن هەرێمی کوردستان گرنگیەکی زۆر زۆری باشە مامۆستا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی تا چەندە دەستکراوە بووە چەندە دەسەڵاتی پێدراوە بتوانێت سەرجەم کاروبارەکانی خۆی بەپێی ئەو بەرنامە و پلانەی کە هەی بووە لە چوارچەوەی تەبایی نێوان ئاینە جیاوازەکان ڕێک بخاتەوە چەندە دەستکراوە بووە لە بڕیارداندا سەبارەت بە پێکەوە ژیان دەستکراوە بووە بە تەواوەتی دەستکراوە بووە کە دەتوانێتن بە سەبارەت بە پێکەوە ژیانی ئاینی لە هەرێمی کوردستان هەرچی شتێک پێی باش بێەوە پێی جوان بێ هەوڵی بۆ بدا هەوڵی بۆ داوەوە کردوێتی ئێستا کە جێگە جەناب تا قسە دەکەین مەسەلەن ئێمە وەکو مسلمان قەبرستانی خۆمانەیەکەوەی باس کرد لە شەقلاوە نمونەیەکی جوان هەیە لە شێخان هەیتمان لە دیانە هەیتمان لە کۆی هەیتمان لە تەواوی شار و شارچەکانی کوردستان ئەم بابەتە جوانە نەمان هەیە کە دەبینین بەڵام ئەوەی هەیە هەندێک لەو ئاینانەی دیکە بۆ نمونە گۆڕستانیان نەبووە تا ئێستا یاخود ژمارەکان کەم بووە بەشێک لەو ئاینانەی کە باسمان کرد هەتا ئێستاش لە حکوومەتی عێراقی قەدەغەنە ڕێپێنەدراون لە هەر کاتێک بیگیرێن لەسەر ئەوەی کە ئەدای بابرێن بیر و باوەڕی خۆیان بکەن دەگیرێن بەڵکو تا دەگاتە ئاستەوەی کە لە سێدارە و ئیعدام بکرێن بەڵام لە هەرێمی کوردستان بەڕێوەبەراتیشان بۆ کراوەتەوە بە ئازادانە دەتوانن باس لە دینی خۆیان بکەن بۆیە گۆڕستانیان نییە بەشێک لەوانە ئێستا وەزارەتی ئەوقاف لە هەولی ئەوەدایە کە گۆڕستانێک بۆ پێکهاتەکان بکاتەوە ئەوانەی کە ئەو ئاینانەی کە لە کوردستان ڕێگە پێدراوە جێگا و مەکانیشان بۆ بکرێتەوە کە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە میوانەدا چۆن دەبینێت بگورە مامۆستا ڕۆڵی مامۆستایانی ئاینی کە وتارەکانیان کاریگەری تایبەتی لەسەر ئاراستەکردنی کۆمەلگا و هەروەها تاکەکان لە کۆمەلگا دەبێت لەم وتارانەدا چەندە پێکەوە ژیان و تەبایی نێوان پێکهاتەکان ڕەنگی داوەتەوە
جا پێشی باسی ئەوەی بکەم یەک خاڵێکی گرنگە بۆ ئێمە لە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتەیەکیشمانەیە بەناوی پێکەوە ژیان یعنی ئەوەش کە کار لەسەر ئەوە دەکات زیاتر پەرەپێدانی پێکەوە ژیان بەڵام ئەوەی کە جەنابەت پرسیارەکەت کردووە مامۆستایانی ئاینی بەگشتی لە هەرێمی کوردستان ئەوانەی کە دەرچووی حوجرە و دەرچووی با بڵێن ناو وڵاتی خۆمان کە کوردستانن لە بابرێن کۆلێژ و پەیمانگای وتار خوێنان و کۆلێژی شەریعە دەرچوونە ئەمانە ڕۆحی پێکەوە ژیان لە ناو دڵ و دەرونیان هەیە باشترین نمونەش بۆ ئەوە خاتون کاتێک داعش هێرشی کردە سەر خەڵکی شاری مووسڵ و شارەکانی دیکەش خەڵک بە گشتی ئاوارە بوون بەشێک لەوانە برای ئێزدیەکانمان کاتێک خوشک برای ئێزدیەکانمان ئەو کارەساتە بەداخەوە کە بەسەریان هات و بەرەو بابرێن شارەکانی وەکو دوهۆک و ئەوانە هاتن پێش ئەوەی کە پێیان بگوترێ بە مامۆستایانی ئاینی بەڵام مامۆستا خۆیان دەرگای مزگەوتەکانیان بەڕووی ئاوارەکانی بابرێن خوشکبرای ئێزدیەکان مەسیحیەکان کردەوە خەڵکیشی ترمان هەبووە لە مالی خۆی مثلا دۆست و ڕەفیقی هەبوو کە مەسیحی بووە تەلەفۆنی کردووە یان ئەوی دۆزیتەوە هیناوەتێ مالی خۆی لەگەڵ عایلەی خۆی تێکەلی کردووە بۆی ئەمە ئەم ڕۆحی پێکەوەژانێ لە ناو دڵی دەرونی مامۆستایانی ئاینی و تاکتاکی وڵاتەکەمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر جێگای گرنگە ئێمە بۆردێکی وتاری هەینیمان هەیە کە بەردەوام هەفتانە وتاردا دەندرێ بەشێک لە وتارەکانمان باس لە پێکەوە ژیانی نەتەوەیی پێکەوە ژیانی ئاینی ڕێزگرتن لە ئاینەکانی دیکە ئەو بابرێن دەقە جوانانەی ئاین کە لە ئیسلام هەیە ئێمە لەوە باز دەکەین کە خوای پەروەردیگار دەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إما أو بكارميناك بو تعارفا هر کەسێک ئاینێکی دیکە هەیە لا إكراه في الدين لا ئامۆژگاری پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ من آذى ذميا فقد آذاني ومن آذاني فقد آذى الله يعني ئەمە ئەو دقە ئاینە جوانانە کە هەیتمان مامۆستایانی کوردی خۆمان مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکان ئەم هەموو دقە جوانانە دەخوێنەوە کە ئەمە باز دەکرێت ڕۆحی پێکەوە ژیان لە کاریمی کوردستان هەیە بۆی ئەمە چۆن دەڵێ لە سەرەتاوە هەر هەبووە لە باو باپیرانمان بەڵام ئەوەی ئێستا هەیتمان زیاتر ڕێخستنەوەیە و زیاتر گرنگی پێدانە و زیاتر بەهێزکردنە و وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی دەورێکی زۆر گرنگ و سەرەکی هەیە بۆ ئەم بابەتەکە بەڵێ مامۆستا ڕۆڵی دامەزراوە یاساییەکان ببورە دامەزراوە یاسادانان لە هەرمی کوردستان چۆن دەبینن بەو پێی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرمی کوردستانیش بە تایبەتی ڕۆڵێکی گرنگی بە پێکهاتەکان داوە و مافی ئەوانی بە شێوازێک لە دام و دەستگاکانی حکوومەتیش دەستەبەر کردووە و پاراستنی ئەم ئەزمونانە ئەرکی کێیە کێ بەرپرسیارە لە بەرامبەر پاراستنی ئەزمموی پێکەوە ژیان لە هەرمی کوردستان بەتاکید کابینەی هەرێمی کوردستان گرنگیکی زیاتری پێداوە پێشتر هەبووە بەڵام ئێستا زیاتر گرنگی پێدراوە و لە کابینەی نوێی هەرێمی کوردستان زیاتر جەخت لە مەسلەی پێکەوە ژیان کراوە و زیاتر زۆر بابەت هەیە بۆیان فراهەم کراوە کە بتوانن زیاتر بە بابەتی توخصی دینی خۆیان تێدا ئەدا بکەن جێبەجێ بکەن لە مەسلەی یاسادانان لەوانەیە هەندە جاران من وەکو مامۆستایەکی ئاینی ئەگەر قسەکەی بکەم یان زۆر جار لە بابرین کۆنفرانسەکان بەشدار بووینە هەندە جاران هێشتا قەدریشیان لێ کراوە یعنی بەپێی ئەگەر هەندێک یاسای عێراقی بێتن جاری وایە سیستەمێکیان لێ کراوە دەکرێت مادەم کەسێک لە ئاینێکی دیکەیە هەندێک بابەتی ئاینی خۆی هەیە دەکرێت بۆ خۆی یاسا وەکو ئاینەکەی ویدا بنین بەڵام هەندێک بابەتی یاسایی قانونی بابرین عام هەیتمان مەسە وەکو قانونی مرورە قانونی زەریبێ ئەو شتانە ڕاستە هەموو دەگرێتەوە ببیت جیاوازی بەڵام هەندێک بابەتی ئاینی هەیە پێویستە خۆیان بە پێی ئاینی خۆیان تەعاملیان لەگەڵ بکرێت کە ئەمەش ئەسڵەکەی ئاینی ئیسلامی پیرۆزە و پاراستنی مەسئولیەت و بابرین بەرپرسیارەتی پاراستنی ئەم پێکەوژیانە بێگومان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی لەسەر وەزارەتی ئەوقافە و قەنەعەتی شموایە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف بە تایبەتی دەرێخیان نەکردووە بۆیە هەر کاتێک خەلەلێک کێشەیەک دروست ببێتن لەم بابەتە بە زووترین کات جەنابی خودی وەزیر هاتۆتە سەرخەت و لایەنی پەیوەنددار لە ناو وەزارەت بەڕێوەبەرەکان هاتۆتنە سەرخەت و ئەو کێشەیە بە زووترین کات چارەسەر کراوە بەڵام ئێمە لە وڵاتێکی لەبەرەوەی دەور و پشتمان وڵاتە ئەقلیمیەکانی دەور و پشتمان بە هەموو شێوەیەک دژاتیمان دەکەن بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن ئەو کیانە جوانە یاخود ئەو قەوارە جوانەی پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان هەیە تێکی بدەن حتمما دەستێکی دەرەکی دێتە ناوەوە
خەلکانێک لەوانەیە هاان بدرێت لێرە و لەوێ لە وتارێک لە شوێنێک باز بکرێکە گرفت بۆ بەردەم پێکەوەژیان دروست بکرێ بەڵام خۆشببختانە بە زووترین کات بە شێوازێکی جوان ئەو گرفتانە یاخود ئەو کێشانە لا دەبین. زۆر سپاس بەڕێز مەلا ڕعد عومەربلی بەڕێوەبەری مزگەوتەکان و پشکنین لە وەزارەتی ئەوقاف و کاروبارایانی هەرێمی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.